زیاتر لە 6 پەرلەمانتار لە 6 لیژنەی پەرلەمانی کوردستان لەسەر گەورەترین و گرنگترین پرۆژە یاسا کە حکوومەت ئاراستەی پەرلەمانی کردووە بۆ بنبەرکردنی گەندەڵی کۆبوونەوە. ئەو لیژنانە بڕیاری پێکهێنانی لیژنەیەکی 18 کەسیاندا بۆ ئامادەکردنی راپۆرت لەسەر پرۆژە یاسای چاکسازی و موچە و دەرماڵە و بەخشین و ئیمتیازاتەکان. سەرۆکی لیژنەی دارایی پەرلەمان گرنگترین خاڵەکانی ئەو پرۆژەیە ئاشکرا دەکات. خەرجێکی زۆر بە حکوومەت هێرێمە گەڕێتەوە، نادادپەروەری کەمەکاتەوە، ئەوەی بە نایاسایی و بە موچەیەکی زۆر لە شایستەی خۆی خانەنشین کرابێت کەم دەکرێتەوە. هەوڵی جددیە دەین دادی کۆمەڵایەتی بپارێزین، هەوڵی جددیە دەین نانبڕینی لێن نەکەوێتەوە. ئەوەی بە خانەنشینی نایاساییە چانسی ئەوەی بینێ ئەگەر زیاد وەرەگرێت کەمیکەنەوە، ئەگەر ساڵی خزمەتی تەواو نەکردو بۆ خانەنشینی بابگەڕێتەوە بۆ ئەو دەوامی کە لێ بووە بۆ شایستەدارەیە کە خۆی شایستەیەتی پێ بدرێ. پرۆژەیە کە پشتیوانی لێ دەکەین. فراکسیۆنی یەکێتی کە بە 18 پەرلەمانتار وەک کاریگەریترین فراکسیۆنی پەرلەمان دەبیندرێت، پەرلەمانتارێکی یەکێتی دەڵێت ئێمە ئەو پرۆژەیە بە پرۆژەی خۆمان دەزانین و وەک فراکسیۆن پشتیوانی پرۆژەکەین و دەمانەوێت لەمە دوا کەسانی شایستە موچە لە حکوومەت وەربگرن. بە پرۆژەی خۆمانیە زانین لەبەرەوەی ئەو پرۆژە ئێمە دەمێکە ئەوکو فراکسیۆنێکێتی قسەمان لەسەر کردووە و پێشتیش لە 6/11/2014 کارمان لەسەر پێشکەشکردنی کۆمەڵە پرۆژە یاساکرد، لە نێوانە ئەو پرۆژە یاسا چاکسازیانە بوو. پرۆژە یاسای چاکسازی لە خانەنشینی و موچە و دەرماڵە و بەخشین و ئیمتیازاتەکان کە لە 20 خاڵ و 8 بەش پێکاتوە. کۆی یاساکە خانەنشینی و ڕێخستنەوەی ماف و ئیمتیازاتەکان لەخۆ دەگرێت. لیژنەکانی پەرلەمان وا ڕێکەوتونە لە ماوەی 2 هەفتەدا راپۆرتەکانیان لەسەر ئەو پرۆژە یاسایە ئامادە بکەن تا لە نزیکترین کاتدا لە پەرلەمانی کوردستان پەسەند بکرێت. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.